بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنران و بسرانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، خۆشحاڵم کە لە بەرنامەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. لە حەڵقەی ئەمڕۆی بەرنامەی ڕامان لە خزمەتتاندا کاتێک کە سەیری قورئان دەکەین کە پەیامی خوای پەروەردگارە بۆ سەرزەوی و دوایین پەیامی خوای پەروەردگارە، خاڵێکی زۆر گرنگ هەست پێ دەکەین، ئەویش ئینسانی موسڵمانی ڕاستەقینە و ئینسانی موسڵمانی تەواو بۆ خوایەکلا بووە، ئەو موسڵمانەیە کە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوایە. طبعاً کاتێک کە ئیدعای موسڵمانەتی و دینداری دەکەین، سەلمێنەری ئەو ئیدعای ئێمە پابەندبوونمانە بە ئەمر و فەرمانەکانی خوا تەبارەک و تەعالە، کەەوە بەڕاستی سەنجی مەحەکە. ئەتۆ کاتێک کە خۆت بە موسڵمان دەزانی نوێژ ناکەی، بەڕۆژوو نابی، زەکات نادەی، خۆ لە هیچ حەرامێک ناپارێزی، دەشڵەیە من موسڵمانم و ئەمر و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەم. طبعاً کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو پەیامەی ناردووە بۆ سەرزەوی کە دوایین پەیامە بریتە لە ئیبتیلا و تاقیکردنەوەی عەبد و بەندەکانی خۆی، چێ کردەوەی چاکتر دەکاوە، چێ زیاتر و باشتر گوێڕایەڵی خوای پەروەردگار دەبێت تەبارەک و تەعالە. لەبەرەوەش خوای پەروەردگار هەندێک نمونەی زۆر عەجایبی بۆ باسکردوون لە قورئان لە مەسەلەی گوێڕایەڵی کە لە قیمەی گوێڕایەڵیدایە. یعنی کەسێک کە بە قسەی خوا نەکات تەبارەک و تەعالە لە نوێشکردن، لە بەڕۆژووبوون، لە زەکاتدان، لە حەجکردن، لە ئەو شتانەی کە کوردەواری خۆمان دەڵێ هیچی تێناچێتن، ئەی چۆن بە قسەی خوای پەروەردگار دەکات لە شتێکە زۆر لەوەی گەورەتر بێتن، زۆر لەوەی مهمتر بێتن، تەزحیەدان بێ بەچی؟ بە جگەرگۆشەی خۆت، بە خێزانی خۆت، بە ماڵ و منداڵی خۆت لە پێناو خوادا تەبارەک و تەعالە. ئەوەیان زۆر زۆر گرنگە خۆشەویستانی خۆم. لە مەسەلەی گوێڕایەڵی تەماشەکەن وەلیلله المەثەل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە. کەس لە دایک و باوک دڵسۆزتر نین بۆ منداڵەکانی خۆی، بەڵام ئەو منداڵە جگەرگۆشەکە دایک و باوک خۆشیان دەوێ، ئەگەر جارێک، دوو جار، سێ جار گوێڕایەڵی دایک و باوکی خۆی نەبوو، ئەو خۆشەویستی محەبەتیە نامێنێتن، و ئەو نازەی کە دایک و باوک بەو منداڵەیان دەدا، ئەو نازەی پێ نادەن جارێکی دیکە، بۆ چکە گوێڕایەڵی فەرمانەکانی دایک و باوکی خۆی نییە. و کاتێکیش ئێمەی عەبد و بەندەی خوا تەبارەک و تەعالە، خوا نەخواستا گوێڕایەڵی خوای پەروەردگار نەبین، گوێڕایەڵی خوای پەروەردگار نەبین، خوای پەروەردگار ئەو ئیهتیمامەی کە بە عەبدە ساڵحەکانی دەداوە، ئەو مەحەبەت و خۆشەویستیەی کە بۆ عەبد و بەندە ساڵحەکانی دەبێ، بۆ ئێمەی نابێت. لەبەرەوە ئیوا هەیە هەتا سەر تەوقی سەری لە گوناه و تاوان چەقیوە و هەموو ئەمر و بێفەرمانەکانی خوا دەکات، جا دەڵێ چۆن خوای گەورە دڵی دێ عەبدێک کە بۆ خۆی خەڵقی کردو بشی سووتێنی؟
چاک دڵی دێت تۆ چۆن جورئەت دەکەی مادام هەندە دەزانی بێ ئەمر و فەرمانی ئەو خوایە بکەی گوێڕایەڵی نەبی ئەویش ئەوانەی کە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی نەبوون بە تایبەتی کە گەیش بێتە حەدی کوفر و شرک و نیفاق بە ئەبەدی لە دۆزەق دەیان هێڵێتەوە وەر پێ ڕاگەیاندووی ئەگەر پێ ڕانەگەیاندبای حەقت بوو پێغەمبەری بۆ ناردووین عەلەیهیم سەڵات وەسەلام قورئانی بۆ ناردووین لە زەمۆن زروفێکدا ئینجیلی ناردووە تەوڕاتی ناردووە زەبووری ناردووە سوحوفی ناردوون ئیتمامی حوجەی کردو بەسەر عەبد و بەندەکانی خۆیدا لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە ئینسان گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا بێ تەبارەک و تەعالە و شەرتیش نییە خۆشەویستانی خۆم ئەمە هەر شتێکە خوای پەروەردگار ئەمری پێ کردبێت حکمەتەکەی بزانین ئەوە یعنی لە ڕووی ئەوەی نییە بڵێ وڵات با لێ بکۆڵم بزانم حکمەتەکەی چ هەنجین گوێڕایەڵ دەبم ئەوە ناکاتە گوێڕایەڵی گوێڕایەڵی ئەوەیە تۆ بەبێ ئەوەی کە حکمەتەکەشی بزانی پابەندی پێیوە خوای گەورە فەرمیوەتی بەڵێ تەواو ئەها ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت چەند سێ قەومەتمانەی بە پێغەمبەری خوا هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام لە مەسەلەی ئیسرا و میعراجە کافرەکان وەکو بڵێ دوو مێشیان دەدارێکی دادیت بنەوە چکە تەسەووری لە تەسەووری عەقڵی کورتی ئێمەدا نییە شەخسێک بڵێ ئەمن بە چەند سەعاتێکی شەو لێرە بەبێ ئەوەی کە تەیارە هەبێ بەبێ ئەوەی کە قیتار هەبێ بەبێ ئەوەی کە سەیارە هەبێ ها بڵێ ئەمن لێرانە ڕۆیشتوم چووم بۆ بەیت المەقدیس لەوێ چووم هەموو ئاسمانەکانم کردوون و بە لیقای خوای پەروەردگار شاد بووم و بەهەشتم بینیوە و دۆزەخم بینیوە و هاتوومەوە هێشتا جێیەکەی من هەر گەرمە لەبەرەوە گەلێکی ئیمان زەعیف هەر هەڵگەڕانەوە بەڵام کاتێک کە دەچن بۆ لای ئیمامی ئەبوبەکر چونکە کوفریش دەزانێ ئەگەر یعنی ئەبوبەکر ساردکەنەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خەلەل لەوێن دەرێ دروست بێ ئەوانە دیکە زۆر ئاسانن ئەو بە زۆر سادەیی بەبێ ئەوەی کە زۆر بڵێ زات چۆن وایە چۆن ینی تەسەوور وای گوتووە قەنەعەت ناکەمەوە قسەی بیتن نا دەفەرمی پێغەمبەری خوا وای فەرموو گوتی بەڵێ گوتێگە لەوەش گەورەتر بڵێ قەنەعەتم پێیەتی لەبەر جارێ یەکەم قەت درۆی نەکردووە دووش ئەوەی کە پێغەمبەر کردوێتی عەلەیهی سەڵات وەسەلام بە قووەت و هێزی خۆی نەکردووە خوا بۆی کردووە ئەوەی خواشتە تەبارەک و تەعالە لەسەروی هەموو شتێکە هیچ شتێک نییە لای خوای پەروەردگار مستەحیل بێ یان زەحمەت بێتن یان نەکرێتن لەبەرەوە با تەماشەی ئەو جۆرایەڵیە کە زۆر گرینگە لەبەرەوە تەمەنێکی کورتمان ماوە لەو دنیایە هەوڵ دەین لە جۆرایەڵی خوای پەروەردگاریدا سەرف بکەین خوای گەورەش تەبارەک و تەعالە بەقەدەر ئیمان لاوازی ئێمەی تاقی کردوینەوە یعنی تاقیکردنەوەکەمان لە قەدەر ئیمانەکەیە بەڵام با تەماشای ئەو دوو نمونە گەورە بکەین کە لە قەدەر ئیمانەکەی کە ئیمانی وەکو ئیمانی چێوان بووە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام کە تاقی کردوتەوە بەڵام گوێڕایەڵیش بووە لە ئەمر و فەرمانی خوا دەرنەچوە تەبارەک و تەعالە یەکەم تاقیکردنەوە خۆشەویستانی خۆم بینە بەرچاوی خۆتان خێزانێک کە خۆشت بوێت خێزانێک کە خۆشت بوێ و ئەو خێزانەش ئەتووی خۆش بووی و منداڵیشت نەبوو بن دوعات کرد بێ چەند ساڵ خوای گەورە تەبارەک و تەعالە منداڵت پێ بەخشێتن لە ئاخیری عومری لە تەمەنی 100 ساڵی لە تەمەنی 120 ساڵی هەندێک دەڵێن ئەو 120 ساڵ بۆ ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام خێزانیشی لە تەمەنی 80 ساڵیدا بووە لەو نێوەندەیدا کوڕێکتان پێ بدا کوڕەکە زۆر زۆرت خۆش بووێ باشە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەمرت پێ بکە بڵێ بڕۆ لە سەحرایەکی کە چۆلەوانیە لەوێن دەرێ بەجێیان بێڵە هەردووکان ینی بۆ نمونە ینی زیاتریش دەکاتن ینی نێوەندی فەڵەستین و نێوەندی مەککەی گەلێک زۆر ینی وەکو بڵێ لێرانە بڕۆی لە گەرمیان و لەوانە زیاتریش لەو چۆلەوانەی بەجێی بێڵی تا هیچ ئاوەدانیەکی لێ نەبێتن ینی زۆر گرینگە ئەو گوێڕایەڵیە خوای گەورە تەبارەک و تەعالە کاتێک کە ئەمر بە ئیبراهیم دەکا عەلەیهی سەڵات وەسەلام بڕوا وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە ئیبتیلا ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام یەک قسەی ناکە ناڵێ خودایە تەبارەک و تەعالە باشەوێن دەرێ
منداڵەکانم دەمرن خێزانەکەم گورگ دەیخوا ها هیچ ناڵێتن ناڵێت جا خوایە خۆ من لۆ ئەمیش بالەوێن دەرێ دەگەڵیان بمێنمەوە یعنی تاقیکردنەوەی گەورەکان بەشتی گەورە دەبێتن و تاقیکردنەوەی ئێمەی بچووکیش ئەسڵەن هەرتاقیکردنەوە هەرتاقیمان ناکاتەوە بۆ چکە ئازام لێی دەرناچین ئەوەش فەزڵی خوایە تەبارەک و تەعالە کە بە شتێک تاقیمان نەکاتەوە کە لێی دەرنەچین دوعاش بکەین بەڕاستی خوایە بە شتێک تاقیمان نەکەیتەوە کە لەو تاقیکردنەوەی دەرنەچین تەماشەی لە سوورەتی ئیبراهیم لە ئاەتی 37 خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سەرزاری ئیبراهیمدا دەفەرمێ ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع خوای من لە ذريەتی خۆم خێزان و منداڵەکەم لەو دۆڵە کە هیچ ئاوەدانی تێدا نییە بواد غير ذي زرع يعني چی یعنی نە ئاوی لێ نە سەوزایی لێ نە ئاوەدە هیچی لێ نییە لە چێن دەرێ عند بيتك المحرم لە لای ماڵەکەی تۆ ئەو ماڵە دیارە کەعبەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو کاتەی وجودی هەبووە ئەلەوێن دەرێ خوای پەروەردگار بەجێم هێشتوون بۆ ڕەبەنا لیوقیموا الصەلات خوای بۆی کە نوێژ بەرپا بکەن تەبەن هەموو پێغەمبەران هەموو ئوممەتان نوێژیان هەبووە نوێژیان کردوون بەڵام ئەو پێنج فەرزەی ئێمە نەبووە شێوازەکەی و کاتەکانی جیاواز بوون ئەو جا دەفەرمێتی فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون خوایە خەڵکێک دڵی خەڵکێک والێ بکەی بێوێن دەرێ ئاوەدان کاتو بێتە ینی بۆی کەوان لە وەحشەت دانەمینن منداڵەکەی بەجێ هێشت و خێزانەکەی بەجێ هێشتووە پاش کە بەجێ هێشتونە و دوعایانە دەکات پێشەوەی کە بیان با ناڵێ خوایە جا ئیوهیان بۆ دەکەی ئیوهیان بۆ دەکەی ئیوهیان بۆ دەکەی چکە جاری وایە تۆ مەسەڵەن دەبینی منداڵی خۆتە ولله المەثل الأعلى شتێکی پێ دەڵێ 1001 مناقەشەت دەکا هێشتا ئیشەکەی جێبەجێ نەکردووە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام یەک قسە ناکە مناقەشەیەک ناکە دوعایەک ناکە هەتا دەچی ئەمر و فەرمانی خوا جێبەجێ دەکات ئەمر و فەرمانی خوا جێبەجێ دەکات دوور دەکەوێتەوە ئەو جا نەک هەر بۆ خۆی خێزانەکەشی بە هەمان شێوە گوێڕایەڵێکی تەواوی خوای پەروەردگار بۆ تەبارەک و تەعالە نەیگوتو وەڵڵا نامینمەوە مەلۆتکەکەی لە ئامێزێ بکاو بەدووی داغاردات و جا کولێر هەر گورگ دەمخۆن هەر دەخەمی ئەو منداڵەت دابە هیچ نەخێزانەکەی شتێک دەکا کە خوا نەخواستا پێچەوانەی گوێڕایەڵی ئەمر و فەرمانی خوا بێ نە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام پاشەوەی کە دایان دەنێتن ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کە بەجێیان دێڵیتن یەک چەندی بانجی دەکا وەڵام ناداتەوە ئیبراهیم چونکە ئینسان مەهما یەکون هەر ئینسانە سۆز و عەتف و خۆشەویستی و مەحەبەت و ئەوانە هی پێغەمبەرانیش لە قیمەدا بوو عەلەیهیمو سەڵات وسەلام بەڵام یەک قسەی پێ دەڵێ کە وەڵامی ناداتەوە لێرەمان بەجێ دێڵی دەڵێ خوای گەورە ئەمری پێکرد دەڵێ بەڵێ دەڵێ بڕۆ ئیشمان بەتونەما ئیدەن لە یوضەیعونا خوای گەورە بزرمان ناکات خوای گەورە بزری کردن نا هەتا ڕۆژی قیامەت دادێتن هەموو خەڵک دەبێ ئەو بەسەرهاتە بزانێتن خوای گەورەش تەبارەک و تەعالە دەرجی کردووە لە قورئان ئەو جا ئەو سەفا و مەڕوایە زیندووکردنەوەی خۆڕاگرێ و ئافرەتەیە هاجەر خاتوونە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت كاتك أو دعاء دكا ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم بخوا هر بزار خوش يعني ورا بين برتساوي خود خێزانت کوڕت لە شوێنێکی ئاوا چۆلەوانی بەجێهێش بێت کە هیچ ئاسەواری ئاوادانیەکی لێ نەبێت یعنی وەرە بینە داخۆ چ دڵێکی دەوێت چ ئیمانێکی دەوێتن فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون خوایە ڕزق و ڕۆزیشیان پێ بدەی بۆی شکرانەی نیعمەتەکانی تۆ بکەن ئەوە خاڵێکی طبعا دوعای ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەو سعودیەی ئێستا ئاوا پڕبەرەکەت بووە دەنا هیچی لێ نەبوو ئەسڵەن معالمی ژیانی تێدا نەبووە ئاوی لێ نەبووە خوای گەورە تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئاوێکی بۆ دەر قوڵاندن
پێش هەموو شتێک کە خەڵک بێ لەوێن دەرەوی کاتە ئاوەدانی ئەو ئاوی زەمزەمەی کە ئێستاە لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام بۆ هاجەر خاتون و ئیسماعیلی کوڕی عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە ئەو کانیاوەی هەڵقوڵاندووە. نە باران، نە بەفر، نە وشکە ساڵی، هیچ شتێک تەسیر لەو ئاوەی ناکات. بۆ چکۆ سەرچاوەکەی لێرە نییە. ئێرە نییە و ئاوایەکی مبارەکە. ئەوانەی کە لە تەبەقاتی ئەرض و لە جیۆلۆجی ئەوانە ئیش دەکەن هاتوون تاقییان کردوتەوە بۆی بگەنە نەتیجە و ئاوە چییە. دەڵێ مزەخەیەکی گەورە گەورەمان لەسەر دانا کە بە تەسەوری ئێمە بە 2 دقام بەتاڵی دەکاتن. دەڵێ چەند مزەخەمان بۆ زیادکردن بە چه قووەتێک ئاوەکەمان فڕەدا بەو قووەتەی ئاو دەهاتەوە ئەسڵەن کەمینە دەکرد ئاوەک. لەبەرەوەش تەماشەکەن ئەو کانیاوە کە لە بەریشی ناڕوەها حیساب کە کانیاوێکی گچکەیە ڕۆژانە بە مەلاین لتری لێ دەڕواتن خەڵک دەیبا بۆ هەموو وڵاتان. ئەوەش نێوەکو ئێرانە بڵێ وڵات تەزویری تێدا کرا و ئاوی دیکانێ نابێت و بڵێنەوە ئاوی زەمزەمە نە. ئەوجا بردویانە بۆ مەدینەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چەند لەوێن دەرێ سەرف دەکرێت هەندیش لەوێن دەرێ سەرف دەکرێت بەبێ ئەوەی کە ئەو ئاوە لێی کەم بێتەوە. ئەوە لە بەرەکەتی چ بوو؟ گوێڕایەڵی خوای پەروەردگار بوو تەبارەک و تەعالە. ئینسان کە گوێڕایەڵی خوای پەروەردگار بوو خوای گەورە بەرەکەت داوێتە هەموو سەرژیان و هەموو ئەوانەی. جا ئەوجا بێنێ سەر خاڵی دووەم کە گوێڕایەڵی و تاقیکردنەوەکە گوتم لە قەدەر ئیمانە ئیمان چەند گەورە بێت تاقیکردنەوەکە قوڕستر دەبێتن. ئەویش هەر دەربارەی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوجا تاقیکردنەوەکە قوڕسترە. منداڵەکەی لێوێن دەرێ بەجێ هێشت ئاوەدانی دروست بوو ناچمە سەرەوە تەفاسیلەی کاتێک کە کوڕەکە گەورە دەبێتە تەمەنی 13-14 ساڵی خوای گەورە تەبارەک و تەعالە لە خەودا بە ئیبراهیم دەفەرمێ بڕۆ کوڕەکەی خۆت سەر ببڕە. یا سوبحان الله. ماڵیشی نەبردۆتەوە دەرێ بەجێ هێشتوون کە دەچیتە ماڵیان و بۆچە دەچی بۆی دەچی ئەمر و فەرمانی خوا چونکە خەوی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام وحیە. ئیبراهیم عەلەیهی الصەلاة وەسەلام دەچێ بۆ وێن دەرێ هەم خێزانیشی دەڵێ بە کوڕەکەشی دەڵێ دەفەرمێ لە سوورەتی سافات ئایەتی 102 دەفەرمێ فەلەمما بەلەغە مەعەهو السەعی یعنی پاشەوەی کە ئەو کوڕە وەی لێ هات بتوانێت تۆزێ باری سەرشانی بابی سووک کاتن قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. ئیجباری نەکرد. تی کوڕی خۆمە من پێغەمبەری خوام دەزانی خوای گەورە لە خەوندا پێی گوتوم کە سەرت ببڕم ئەتۆ چ دەڵێی؟ یعنی ئەو زۆر مهمە. جا باوەڵ سرم دەبڕی یعنی تێرت نەخوارد لێمان بەجێت هێشتی لێرانە باژ و گورگ و هەرس و ئەوانە نیان خوارد لە برسان نەمردین یعنی داکم لێرانە بە خێوی کردوم و یعنی هاتووی هێشتا دڵت لە منە گیراوە دەوێت سەریشم ببڕی. ئەمە باینەوەن دەبوو. ئەمە ئێستانێک بەو تاقیکردنەوەی بێتن هەمومان کەسی لێ دەرنا ساقی تەبی یەک قسە ناکە ئەو کوڕە پیرۆز و مبارەک کە ئیسماعیل عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ چی؟ دەفەرمێ فانظر ماذا ترى پرسی پێ دەکا قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. باوەجیان ئەوەی کە ئەمرت پێکراوە جێبێجەکە ئینشاء الله لە ئەوانەم دەبینی کە ئەهلی سەبر بم. تەمەنی 14 ساڵە 13 ساڵە 12 ساڵە لەو تەمەنەیە هیچ مناقەشە لەگەڵ بابی ناکات تەبارەک و تەعالە یا لەگەڵ بابی ناکات عەلەیهی الصەلاة وەسەلام. ئەوە ئیمتیحان خۆشەویستانی خۆم خوای گەورە کە ئیمتیحانمان دەکات هەر کاتێکی خۆخوا دەزانی داخوا ئەمە لەو ئیمتیحانەی دەردەچینیانەنا بەڵام هەر کاتێکی ئەتۆ لە ئیمتیحانەکەی دەرچووی خوای گەورە زوو دەرو خێرت لێ دەکاتەوە. فلما أسلم وتله للجبين وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. كاتێک کە درێژی کرد و سەری ببڕی خوای گەورە گوت تەواو لە ئیمتیحانەکەی دەرچووی. ئەو قوربانیەش دیسانەکە زکرایاتێکە بۆچی؟ بۆ ئەوەی کە بەسەر ئەوانی داهێناوە کە لێی دەرچوون. کەواتە خۆشەویستانی خۆم گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا زۆر مهمە. ئینسان کە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا بوو خوای گەورە تەبارەک و تەعالە هەموو شتێکی بۆ دەکات. هەتا حەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم
والسلام عليكم ورحمة الله وبركاته.